بۆلای بڕۆم بۆلای سڵاو لێ بێم ئەبینم لەگەڵ مناڵەکان تا هاتوویت و یەکەم بەفرێم ساڵی سلێمانی و باران و ئەم تەرتیباتە یعنی چی ئەڵێ سپاس بەخوا بەفرێکی خۆشباری سپاس بەخوای گەورە جەیەکی زۆر خۆشە خەڵکی زۆر هاتوۆتە سەر ئەزمەر بۆ شاخی هەڕووتە ئیشەڵڵا هیوادارین بەفرێکی باشتریشی بەدوایە بێ زۆر سپاس برای عەزیزی برا گەورەی هاتون لەگەڵ مناڵەکانە هاتوویە بینم لەگەڵ بەفر و یاری و تەسویر و ئەمانە چۆن بووە سەرەتا دەستان خۆش بێ ئەزێتان کێشا وەڵا جۆزەوی بەفرمان زۆر زۆر پێخۆشە بە تایبەتی مناڵەکانم ئیتر کە بەفرەبارێ نازدان خۆیان ناگرن لە ماڵەوە ئیتر بەڕاستیمە یەکەم بەفرە و چاوەڕێکی جوێکی ئاوا بوون ئەم ساڵ بەڕاستی زۆر تەخیر بوو ئیتر بەخۆشی هات مناڵەکان هاتوین بۆ ئێرە دەستان خۆش بێوەش.